ئێستاش گفتوگۆی تەوەری دووەم لەگەڵ میوانەکان مەکەم کە لە شاری هەڵەبجەی ئەزیزەوەیە بە سوپاسەوە بەڕێز شێخ تاهرمان لەگەڵا شێخ تاهر عیزەدین سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە لە ماوەی ڕابردوودا وەفدێکی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە سەردانی تارانی کرد بزانین ئەنجام و ئەنجامەکانی ئەو سەردانە بۆ تاران چییە؟ کاک شێخ تاهر سڵاو لێبێت سوپاس کە کاتی خۆت بەخشی بە ئێمە ئەمە لەوەوە دەست پێ بکەم سەردانەکەتان بۆ تاران گرنگی و دەستکەوتەکانی چی بوو؟ بەڵێ فەرموو. سڵاو لە ئێوەش سڵاو لە بیرەران و بیسەرانی خۆشەویست سوپاس تارەکەین بۆ ئەم دەرفەتە وەکو کەناڵی کوردسات سپاس بۆیەوە دیارە ئێمە بەشداری پێشانگای شەشەم پێشانگای تواناسازی سادراتی جمهوری ئیسلامی ئێرانمان کرد ئەو غورفە تیجارەکان هی عێراقی داوت کرابوون بۆ ئەوێ مدەی پێشانگاکە 3 ڕۆژ بوو ڕۆژی یەکەم کردەوەی پێشانگاکە بوو و خیتابی سەرۆکی جمهوری ئێران و زۆر تاکیدیان ئەکردەوە لەسەر ئەوەی کە پێویستە تیجارەتی بتەبادلی گەورە هەبێ لە بینی ئێران و عێراقا و صادرات لە ئێران و دابەزیوە لە 20 ملیارد دلار و بۆ 10 ملیارد دلار ئەمەش زەرر لە جمهوری ئیسلامی ئێران داوە و ئەم تەحریمەی کە لە سەریانە ئەبێ تەحریمێکی جائیرانەیە ئەو لەو مەجالانە خوتبەی وتاری ئەدا کە ئێمە زۆر پێویست حەزمان بەوەیە کە لەگەڵ عێراقا لەگەڵ وڵاتانی دراوسیا صادراتمان هەبێت گۆڕانکاری تیجاری لە بینمانە هەبێت ئەوە ڕۆژی یەکەم تەواو بوو لەگەڵ سەیرکردی پێشانگا و گەڕان بەناو پێشانگاکان و شتەوە بۆ ڕۆژی دووهەم غورفەی تیجاری ئێران عێراقی مشتەرەک هەیە ئێمە لەوێ کۆنفرانسێکمان بەست زیاد لە 450 تا 500 کۆمپانیا بەشداری تیا کرد ئێرانی و عێراقی ئەلبەتە ئێمە لەسەر بێنەسە داوت کرابووین بۆ قسەکردن وەکو ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە لەوێ خیتابی خۆمانمان گەیاند لە چەند خاڵێکا خۆی بینیەوە ئیشارەتمان بەوەدا کە پێویستە جمهوری ئیسلامی ئێرانی محاولە بکات ئەمنیەتی بینی خۆی و ئەو وڵاتانە بپارێزێ سەقامگیری دروست بکات کە ئەوێت تیجارەتیان لەگەڵا بکە چونکە تیجارەتکردن لەگەڵ وڵاتێکا کە دوور بێلێت دژایەتی و شەڕش لە بینتانە هەبێت هەر ئەکرێ خەڵک بیکە بەڵام وڵاتی دراوسێ ئەگەر ئەمنیەتی تیانە بێت نابێ بۆیە هەم لە ڕووی دەرونیشەوە خەڵک حەزەکات تیجارەت لەگەڵ وڵاتێکا بکە کە شتومەک و کەلوپەلی وڵاتێ بەکاربێنێ کە دۆست بێ لەگەڵتا دەرونت پێی مرتاح بێ لەبەرەوە لەو ڕوانگانەوە پێویستە هەردوو لە ئەمە بپارێزن ئەوە نقطەیەک بوو زۆر بە وردی قسەمان لەسەر کرد وەکو ژووری بازرگانی هەڵەبجە پیشسازی هەڵەبجە دووهەم بەنسبەتی بەرزی سازانەوە گرنگیەکەیمان باس کرد وتمان زۆر ضرورە تاقە مەرزە کە لە سنووری ئێرە تا سلێمانی غەیری پشتەکە زیاتر بە گەرمیانەوە پابەندە ئەم مەرزە کرماشانە بەسێتەوە بە سلێمانی و بە هەڵەبجەوە و نزیکترین مەرزە ئەبێ ئیشی لەسەر بکرێ و کاری لەسەر بکەین و بە هەردوولاوە بە نقطەیەکی کە باس باکرد شۆشمەیە مەرزی شۆشمێ مەرزێکە کە بەڕاستی ئەوەی کە ئێستا هەیەی ببێنێتەوە بۆی خەڵک بە هەڵەت تێنەگا ئێستا مەرزێکە تیجارەتی تیاکرێ تەنەقولاتی تیجاری تیاکرێ ئەوە بمێنێتەوە بەڵام لە عینی کاتا بیشکرێتە مەرزێکی گەشتیاری لەبەرەوەی لە تەوێڵەوە هەتا ئەگاتە سید سادق و تا ئەگاتە ئەو مەڵتیقە هەمووی مەڵتیقەی سیاحیە و لە عێراق هەموو عێراقەوە خەڵک دێبووی لە ئێرانیشەوە هەموو ئێران دێت لە ڕوانسەر هەتاوەکو تەوێڵە خەڵک مەڵتیقەیەکی سیاحیە بەکارێنێ وتمان ئەگەرەوە بکرێتە مەرزێکی گەشتیاری سیارە هاتوچۆی پیا بکە ئیشیش لەسەر ئەوە بکەین خاڵی سێمیش کە زۆر لاما گرنگ بوو لەوێ زۆر بە ئیسارەمان کرد کە کۆڵبەر خەڵکی داما و ڕەشوڕووتی هەردوولان بۆچی بکوژرێن بۆچی لێیان بدرێ بۆ هەموو ڕۆژێ بڵێ فڵان کەس کوژرا تەقەیان لێکرا وەرن ئەم کۆڵبەرە لە هەموو دنیا هەیە قاچاق لە هەموو دنیا هەیە لە سنوورەکانە ئەکرێت تەنزیمیکەین تەرتیبیکەین ڕێکی خەین چەند شوێنێکی بۆ دابندێ خۆشببختانە هەموو تەئیدی ئەو شانەیان کرد و قسەیان لەسەر کرد و لە پەراوێزی داریشتەکانی شا لەگەڵ کۆمەڵێ غورفە تیجارەی عێراقی شا قسەمان کرد کە لەوێ بیوان بوون و لەگەڵ ئەو غورفە تیجارانەی کە لە عێراق ئیش ئەکەن وەکو دیوانێ وەکو دیالە وەکو ئەمارە وەکو بەسرە قسەمان لەگەڵاکردن پاڵپشتی خۆیانیان دووپات کردەوە کە بە تەکید زۆر پاڵپشتی هەڵەبجە ئەبن و هەر لەوێشەوە پێیان ڕاگەیاندی زۆر پێمان خۆش بووە ئەو هەوڵانە تا خستۆتە گەڕ
بە تایبەتی لە برایانی غورفەتیجاری سلێمانی و لە غورفەتیجاری هەولێر و دوهۆک زۆر پاڵپشتمان بوون بە تایبەتی تر سلێمانی کە هەڵەبجە بوو بە 19هەمین غورفەتیجارە لە ئیتیحادی عراقی کە بەشداری دانیشتنەکان ئەەکەین شکر و پێزانین ئێوەشمان دەربڕی بۆیان زۆریشان پێخۆش بوو کە هەماهەنگی هەڵەبجە بن بە شێوەیەکی گشتی دانیشتنەکە بۆ ئێمە دانیشتێکی باش و سەرکەوتوو بوو. بەڵێ. کاک شێخ تاهیر ئەمەوێ بپرسم پەیوەندی ژوورە بازرگانەکانی هەرێم بە شێوەیەکی گشتی و ژووری بازرگانی هەڵەبجە لەگەڵ ئێراندا چۆنە؟ بەڵێ. بە شێوەیەکی گشتی ژوورە بازرگانیەکان ئیشی خۆیان دەکەن، ئیشی بازرگانیەکەن. حەقیقەتەن خۆی بازرگانی لەگەڵ سیاسەتە، تیجارەت لەگەڵ سیاسەتە، اقتصاد لەگەڵ سیاسەتە زۆر بەناڕەحەت لە یەک جیاکرێتەوە. ئەمە واقعەکە لە هەموو دنیا بە شتێکی علمیە جیاکردنەوە ئەم دوانە زەحمەتە. ئێمە وەکو غورفەتیجارەت زۆر هەوڵ ئەدەین شتەکانمان زۆر پەیوەست نەبێ بە شتی سیاسیوە سیاسەت تەسیری لێ دەکات بە هەموو غورفەتیجارەکانی لای خۆمان لە هەرێمی کوردستان. بەڵام خاڵی نابێت لەو جۆرە مۆزوعی کە بۆم باسکردن بەسەلەن لێرە حدودێکی دوور و درێژمان هەیە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانیە. حدودی ئێمە لە زۆنی سەوزا لەگەڵ تورکیا نیمانە. ئێمە واجبەکە مەوقع جوغرافیەکە واجبی ئەکا لەسەرمان ئەبێ پەیوەندیەکەمان لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە تون و تۆڵ بێ و بە تایبەتی لەو کاتانەی کە پاڵپشتمان بوون و پشتیان گرتوین و حەقیان بەسەرمان و هەیە و ئێستش ئێمە ئیش و کارەکانمان لەسەر یەک وەساوە پێویستمان بە یەکتریە. ئەم حاڵەش عینەن ئەم حاڵەش حەقیقەتە بۆ دەبەری ئەولا کە ئەوان زۆری پەیوەندی بڵێن سنوورەکانیان لەگەڵ تورکیا هەیە نزیکن و بەڵام لەگەڵ ئێرانی شاهەیانە لە حاجی ئۆمرانەوە ئێمە سنوورەکانمان هەمووی کەوتۆتە سنووری جمهوری ئیسلامی ئێرانەوە لەبەر ئەوە زیاتر کرانەوەمان بەسەر ئێرانە هەیە ئەوان زیاتر کرانەوەیان بەسەر تورکیا هەیە. ئەمەش بە حاڵەتێکی طبیعی ئەبینێت هەتاوەکو ئەو خەمو خەفەتەی کە هەمانە خۆمان هەموو هاوڵاتێکی کوردی کە تۆزێ عەقڵ و ناوازەی هەبێت تا ئەگاتە گەورەترین مەسئولیەت کە یەکبوونی ماڵی کورد و یەکێتی ماڵی کورد و یەک قەراری کورد و مەزدەری قەراری کورد یەک مەزدەر بێ و ئەگەر ئەوە بوو ئەمانە ژووردەورە کاڵە بێتەوە ئێستا من بە شتێکی طبیعی سەیرەکەم واقعە. بەڵێ. کاک شێخ تاهر لە ئێستادا هیچ بربەستێک لە بەردەم پرۆژە بازرگانیەکان لەگە وڵاتانی دراوسێ هەیە بە شێوەیەکی گشتی؟ بربەستی ئێمە وەکوتم وڵاتانی دراوسێ بە نیسبەت ئێمە و ئێرانە. بربەستە گەورەمان تایە بریتێ لە چی؟ ئەم تەحریبەی کە لەسەر ئێران دانراوە بە تەئکید تەئسیرێکی مباشیری لەسەر هەرێمی کوردستان کردووە. ئەوە شتێکی نێودەوڵەتی و سیاسەتێکی نێودەوڵەتیە لە بینی ئێران و وڵاتانی ترا ئێمە ناچینە ناو ئەو تەفاسیلەوە ئیشی ئێمە نییە. بەڵام بەڵێ تەئسیری کردووە. مەسەلەن هەر بۆ نمونە کاتێک کە ئێستا تۆ شتێک یعنی ئیستیرادەکەی لە سینەوە لە تورکیاوە لە هەر وڵاتێکەوە لە باقی مرکزی عراقی بە 132,000 دینار داخڵەبی بۆت ئەگۆڕێتەوە دۆلار. ئێستا بەڵام ئەمە شمولی ئێران ناکە حتا شمولی ترانزیەتەکە ناکە کە لە ئێرانەوە دێ. یعنی ئەگە شتێک بێت بە ناو ئێرانە بێت مادەم لە ناو ئێرانەوە دێ تۆ سیارەت هێناوە لە یابانەوە لە سینەوە لە تایلەندەوە مادەم بە ناو ئێرانە ترانزیەتەکە یە شمولی پارەگۆڕینەوەکەت بۆ ناکە. لەبەرەوە حتا لە ترانزیەتەکەش تۆ شمول ناکەی بێت دۆلار بە 150 ئەوەرە شکاوت و ئێستا هاتۆتە سەر 145. ئەنا تۆ کاتێککە ئیشەکەی بۆ لە 100 خێر ئەیکەیت ئەو ئیشەی کە لە 100 کولفەکە خێر بکات پێوتێ مەشروعێکی ناجح. بەڵام هەر لە فەرقی عملەکە لە ساڵ 11 فەرقی عملەی تیا بوو کە کاتێک کە تۆ ئەی گۆڕیتەوە لە مینە 100 بۆتە گۆڕنەوە داخلی باقی مرکزی عراقی ئەبێت بە دۆلار بۆتە گۆڕێتەوە بە 132 بڕۆ ئیستیراد بکە لە سین و لە وڵاتانیکە. بەڵام بۆ ئێران ئەمە شمول ناکە کە شمول ناکە بە بۆنەوە تەحریمەوە ئەمە بارگرانێکی قورس و گەورەی دروست کردووە هەم لەسەر کاڵاکان کە ناتوانین هەرزان ببێ هەم لەسەرەوەی کە منافەسەی بازاری تورکیا و سیر و ئەوانەی زۆرتر پێ ناکرێ ئەمەش لە زۆنی ئێمە تەئسیرێکی سەلبی لەسەر شانی هاوڵاتیان دروستەکە. بەڵێ. کاک شێخ تاهیر پلانتان چییە بۆ ئەوەی پەرە بە کەرتی بازرگانی بدەن و لە داهاتوێشی نزیکدا پەیوەندی لەگە وڵاتانی جیهانیە بۆ برەودان و پتەوکردنی پەیوەندی بازرگانی بەسن؟ بەڵێ. ئەمە جگە لە وڵاتانی دراوسێ پێشتر ئاماژەمان پێیە. بەڵێ. بەڵێ پێمە پێویستەوە بزانین ژووری بازرگانی و پیشسازی هەڵەبجە لە سفرەوە دەسی پێکرد. پێش 4 ساڵ لەمەوە پێش کە چەند برایەک لێرە کۆبووینەوە عریزەیەکمان و پێشکەش کرد داوایەکمان پێشکەش کرد کە ئەمانەوە ژووری بازرگانی دروستکەین. ژووری بازرگانی دروست کرا بە شێوەیەکی
انتخابات وەڵبژاردننا بە شێوەی تاعین وەکو بڵێ ئیشەکانمان قسە سەر سپێ و یەکەم هەوەی غورفە تیجارەمان لە هەڵەبجەوە بە ژمارەیەک دەست پێ کرد. لە ماوەی ئەو 4 ساڵە ئیش لەسەر ئەوە کراوە خۆناسادن و تەنزیمکرد و تەرتیبکردی ژووری بازرگانی لە هەڵەبجە و وردەوردەش ئیش و کار لەگەڵ چوادەوری خۆمانە. ئەم هەڵبژاردەی کە ئەم سەری ساڵی تازەی بڵێ بۆ 2024 کرا یەکەمین هەڵبژاردنە کە هەڵبژاردێکی شەرعی کراوە بۆ ژووری بازرگانی هەڵەبجە. ئێمە لە ماوەی 3-4 مانگ تا ئێستا تەواو تەنزیم و تەرتیبی ئیشەکانی ناوماڵی خۆمانمان کردووە، بەڵام کێشەیەکی لە بەردەممانە هەیە. بەڕاستی تا ئێستا سەرۆکی ئیتیحاد هەڵنەبژێراوە کە ئەم 4 ژوورە سەرۆکێکەیە پێوتێت سەرۆکی ئیتیحادی غورفە تیجاری هەرێمی کوردستان تا ئێستا هەڵنەبژێراوە کە هەڵنەبژێراوە ئیشەکانمان لەلایەن لیژنەیەکەوە بەڕێ ئەڕوا پێویستی بە ڕاستاندنی قەرارەکانەیە. لیژنەکەش زۆری ڕاستاندنەکە ناکابێ بیرێتەوە بۆ مەجلیسی وزەرا ئەنجومەنی وەزیران لەوێەوە بکرێت. ئیشەکان زۆر بەڵتیئی و خاوی تایە بە هیوای ئەوەی چارەسەر کرد، بەڵام ئیشی زۆر باشمان کردووە. علاقاتمان ئێستا لەگەڵ پێشانگەکانی ئەوروپا و لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانە و لەگەڵ سینە تا ئێستا لەگەڵ سینە چەند گەنجمان ناردۆتە دەرەوەکو دەورە لەسەر حسابی حکوومەتی سینی هەموو مەصاریف و تەکالیفی لەسەر ئەو بووە. تا ئێستا 2-3 وەفتمان ناردووە کە بە 15 ڕۆژ دەورەیان بینیوە بە ئەزبوون و بە توانایەکی باشەوە گەڕێنەوە بۆ لای ئێمە و لەگەڵ قونسولیاتەکانە کرانەوەیکی باشمان دروست کردووە و ئێستا ئەمانەوە لە ڕێی غورفە تیجارەکانی ئەوروپی و کەنەدی و ئەوانەوە ئێمە بە تایبەتی هۆڵندا بچینە ناو ئیشوکایی زەراعیوە ئیشی لەسەرەکەین لەگەڵ ئێرانیشە هەر بە تونوتۆڵی خەریکی ئیشکردین لەسەر پەرەپێدانی ئیشەکانمان یعنی هەنگاوی باشمان ناو بە تەمای ئومێد ئەەکەین لە داهاتووی نزیکە ئینشاڵا بەرهەمی باشی هەبێت. بەڵێ کاک شێخ تاهر، من دوا پرسیارم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە چ کارێکتان کردو بۆ ئەوەی وەبەرهێنەری بیانی وەبەرهێنان لە هەڵەبجە بە دیاریکراوی و شارە زۆر بەگشتی بکە بە تایبەت لە بواری کشت و کاڵ و گەشتیاریدا؟ بەڵێ تۆتی بە کورتی، بەڵام ئەوەی کە ببەخشەکاتم کەمە بەهێزترین پرسیار ئەزارم بەداخەوە ئەم پرسیارە لای من زۆر گرنگ بوو، کاتەکە و زۆر کەمە لەوە چێ نەتوانم حەقی خۆی پێ بم، بەڵام فەرموو کاتە من کاکە شێخ تریشتێمێ فەرموو. مەمنونتم پێزارم ئەوەش بۆ هەڵەبجە خۆش بێ. بەڕێزم ئێمە جارێ بۆوە بەرهێنی ناوخۆیی نەمانتوانیوە ئاسانکاری بکەین چۆن بتوانین وعد بەوە بەرهێنی خارجی بدەین. ئەی بۆچی ئاستەنگەکە چییە؟ من بەیانی لە تاران قسەم کردووە ڕۆژاڵێ بکاکە و بەرهێن کە دێت ئێمە ئاسانکاری بۆکەیت. ئەگەر وە بەرهێنێ لەگەڵ من هاتوتی ئەم ئیشە ئەەکەم و پێویستم بە 50 دۆنم زەوی هەیە بۆ ئەم ئیشە، من لەکوێ ئەم 50 دۆنمەی بۆ دابیر کەم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەیەت لە ئیش بکات لەسەر قەرەبووکردنەوەی جوتیاران لە تەخسیسکردنی زەوی لەو شوێنانی کە ئەبێ تەخسیسی زەوی بۆ بکرێ ئەڵتفای بۆ بکرێت جوتیارێک 100 ساڵە بەدەستی وەیەتی بە پشتاو پشت بەدەستی وەیەتی. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئیرادەی نەبێ ئیفرادی بەعدێ مەنتیقە بکە بۆ سەناعی بامناوەند بۆ سەناعی گەورە قەرەبووی جوتیارەکان باتەوە. مەسەلەن بۆ نمونە 400 دۆرم دیاری کراوە بۆ ئەوەی کە بێتە ناوچەی پیشەسازی گەورە لە هەڵەبجە. ئەوە شتێکی زۆر باشە. ئەم 400 دۆرمە بە تەکید 30-40 فەلاحی لەسرە، هەرێکی 7 دۆرم و 10 دۆرمی بەسەرەوەیە. ئەمانە ئێستا گەنمە مانگی کە دەڕاستە ئیشەکە لە ناویە باشە بعدێکی وەردە و ئەی شڵێت تۆ ئەبێ قەرەبووی ئەمە بیتەوە نەک ئێمە بێ بەرنامەکە. لەبەرەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی بە ئیرادەیەکی بەهێزۆ بتوانێت یارمەتی دەرمان بێ لەگەڵ مانادا بریشێ خەلەلەکانی پێ بڵێن کە ئێمە چۆن بتوانین دەستی وەبەرهێنی داخلی و خارجی بێنین ئەو عوایق و کۆسپ و گرفتانە چین کە بەردەمی ئێمەی گرتووە کە نەتوانین وعد بدەین کە وعدێکی ڕووسورانە بدەین کە هاتن ڕوومان سوور بێ و جێدەستمان دیار بێت. زۆر سپاس دەکەم بۆ ئەو دەرفەتەشی کە پێدام. سپاس بۆ تۆ بەڕێز شێخ تاهر عەزەدین سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە. سوپاس کە کاتی خۆت بەخشی بە ئێمە. سەرکەوتوو بن.